کەرکووک بەوەی کە شارێکی دێرینە هونەری تەلارسازی لەو شارەدا مۆرکێکی قوڵ و فراوانی هەیە. هەڵبەت هونەری تەلارسازی لە شاری کەرکووکە لەگەڵ شارە دێرینەکانی تری کوردستانە لە یەک جغزاکۆوە بنەوە. بۆ نمونە خانەقین، کەفری، کەرکووک، کۆیە، ئاکرێ، هەولێر، زاخۆ، ئامێدی، ڕەواندز، هەموو ئەو شارانە جۆرە تەلارسازییان تێدا هەیە. ئەتوانین بڵین مۆرچی خۆماڵی کوردستانیە. ئەم مۆرکە لە چیەوە هاتووە؟ تەبعی لەوە هاتووە خەڵکەکە پەنای بۆ ئەو کەرەسەیە بردووە کە بەردەست بۆ دروستکردنی خان و تەلار. لە شاری کەرکووکە بەردووکشاخ هەبووەتە بێ، گەچیان کوورەی گەچ هەبووە. بە زۆری بیناکان لە شاری کەرکووکە ئەم سەردەمەنا سەردەمانی پێشوو لە بەرد و گەچ دروست دەکران. تەبعی تەرزی تەلارسازیەکە ڕۆژهەڵاتیە. ڕۆژهەڵاتیە بە مۆرکێکی تایبەتی خۆماڵی کوردستانی. لەم جۆرە خانوانەدا تۆ تاوقە بینی، هەیوانە بینی، نەخش لەبەر دەرگاوە دەست پێ دەکات تا ئەچێتە ناو ژوورەکان. ئەم خانووە کە لە گەڕەکی ئیمام قاسمایە، گەڕەکی ئیمام قاسم یەکەمین گەڕەکە کە ئاوەدان بۆتەوە دوای قەڵا. قەڵا مێژووی بۆ هەزاران ساڵ لەگەڕێتەوە. ئیمام قاسم مەزندە ئەکرێت کە 500 ساڵ پێش ئێستا ئەم گەڕەکە دروست کرابێ. بەڵام بە بڕوای من ڕەنگە زۆر لەو مێژوەش کۆنتر بێ، بە بەڵگەی ئەوەی کە ئێستا ئێمە هەندێک تەلاری کۆن کە هی 100 ساڵ پێش ئێستاە ئەبینین ئێستا خەریکە ئەچێتە ژێرزەوی. بە حکمەوەی تەلارەکان تازە ئاکرێنەوە، جادە و شەقان دروستەکرێ بەرزەکرێنەوە. زۆربەی ئەو شیو و تۆپۆگرافیای زەویە گۆڕانکاری زۆر گەورەی هاتووە. ئیسە شوێن هەیە بە بیری من شیوی زۆر گەورە بووە. قوڵایەکەی 70-80 مەتر بۆ ئێستا هەمووی پڕبووەتەوە. تەبعی جوڵەی تەلارسازی لەگەڵ تۆپۆگرافیای زەویە. تۆ ناچی لە ژێر زەوی یا لە سەروی زەویە و خان و دروستکەی دی لە ئاستی زەویدا دەست بە خان و دروستکردنەکەی. بۆیە بە قەناعەتی من گەڕەکی ئیمام قاسم مێژوەکەی ڕەنگە بۆ 1000 ساڵ و زیاتریش بگەڕێتەوە. ئەجا ئەلەو گەڕەکەدا بە حەقەت تۆ 50 ساڵ پێش ئێستا بهاتی تایە تەواوی خانوەکان شێوە تەلارسازیەکی خۆماڵی کوردستانی ڕۆژهەڵاتی بوو. لە سیماکانی ئەو تەلارسازیە وەکووتم تا قەمیشە ئامادەیە. خانوو بەگومەت دەجیێرا وەکو ئێستا لە گوندەکانی کوردستانە کە داریان ڕایەڵ دەکرد و قامیش و زەلیان بەسەرادا ئەنجا خانوەکەیانەگرت. لە ناو شارێکی وەکو کەرکووک و شارەکانی تری کوردستانە گومەس بەکاردەهات. واتە میچی خانوەکان هەر بەو کەرەسەیی کە دیوارەکە دروستەکە هەر بەو کەرەسەیە ئەگیرا. تەبعی حساباتێکی وردی ئەندازەییشی بۆ کراوە. وەستای زۆر کارامە هەبووە. لە پاڵ ئەوەشە خەڵکەکە خاوەنی ماڵەکە یاخود نەریتی دروستکردنی خانووا بووە، هەمیشە نەخش، نیگار، ڕازانەوە ئامادە بێ. اینجا هەم لە شێوەی بابڵین ئەندازەی دابشکردنی ژوورەکان و تێکڕای نەخشەی خانوەکە یاخود لە یەکبەیەکی فیگەرەکانی خانوەکە. ئەمە دەرگایە، ئەمە پەنجەرەیە، ئەمە میچەکەیە، هەوڵیان داوە ستاتیکە ئامادە بێ لە هەموو نیگایەک. هەر چۆنیشی تۆ سەرنجت بدایە لە ناو ئەو خانوانەدا تۆ هونەر و جوانیت بەدیە کرد. زۆربەی خانوەکانیش دوونەهۆم بوون. بێگومان تۆ بیر لەوەکەوە 100 ساڵ 200 ساڵ پێش ئێستا یا 300 ساڵ پێش ئێستا دروستکردنی خانوویەکی دوونەهۆم کارێکی ئاسان نەبووە. بە تایبەتی تەواوی ئەو تەکنیکەی ئەمڕۆ لە بەردەسایە نەبووە. هەمووی پشتی بە هێزی ماسوولکەی مرۆڤ بەستووە کە تۆ ئەم بەردە ئەم کەرەسەیە بەرزکەیتەوە پاشان ئەو تەلار و بینایە دروست بکەی بەبێەوەی هیچ کام لە تەکنیکی ئەم سەردەمە ئامادە بێ. نەماڵی ساڵح ماڵین. ساڵح ماڵی کابرایەکی خەریک زەرعات و باغات و باوەشتیوا بووە لە وەختی خۆی. ئەم خانووی کە دروست کردووە پیان و تۆ قەسرەکەی ساڵح ماڵی لە ساڵی 1330 هیجری کە ئیمڕۆ کاتە تقریبا 113 ساڵ تەمەنی ئەم خانوویە. ئەم خانووە کە دروست کراوە لە وەختی خۆی ڕێی وایە ئەڵێن لە ئاراکان ڕێیەکان لێن گوایە کابرایکی ئێرانی بە ناوی عەلی نەقاشەوە
لە لایشتر شەولێن نە ئەمە تورک بووە ئازەری بۆ شتێکی وا بووە یعنی ڕێیەکانتر نازانین کامەی سۆر ڕاستە ئەم نەقش و شتانەی کە دروست کراوە بە 6 مانگ بەس نەقسەکان تاوا بووە ئەهەکیان تێکەڵاو کردو لە باتی گەچ بۆ دروستکردنی ئاهکەکە زۆر بە قووەتە هەتا ئەم کاتە ئیستاشی لێبێ هەتا بزمارێکە چەقێنی زۆر زەحمەتە ئەوەنە بە قووەتە پێکاتوە لە چەندنگەیەک و لە تاقانەی مجموعەیە تاق هەموو تاقەکانش نەقشی تێکراوە